مان هێرش قادر لە شاری هەولێرەوە لەگەڵمان هێرش سلااو دەبێت ئەو گردبوونەوە بۆچیەوە ئایا هەڵگرانی بڕوانامەی ماجستێر چی ڕەخنەوێکیانەیە لە بڕیاری وەزارەتی خوێندنی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان؟ بەڵێ چیە ئێستێمە لە بەردەم وەزارەتی خوێندنی باڵای لە شاری هەولێر ئەوەی کە لێرەدا ژمارە و خودکارانەیە کە لە ئێستادا خاوەنی بڕوانامەی ماستەر و لەلایەن وەزارەتی خوێندنی باڵاوە ڕێنماییەک دەرکراوە کە دەبێت ئەم خوێندکارانەی کە خاوەنی ماستەرن دەبێت جارێکی دیکە بچنە کورسەوە تاقیکردنەوە بکەنەوە لەو تاقیکردنەوە نمرەیەکیان بۆ دانراوە کە 5 دەرەجەیە دەبێت 5 دەرەجە بێنن لە خولەکانی ئینگلیزیدا دواتر دەتوانن نازناوی زانستی وەربگرن. ئەوان لە ئێستادا داوا دەکەن کە ئەم بڕیارە هەڵبۆشێتەوە چکاوە بڕیارە ناگونجێ لەگەڵ کارەکەی ئەوانە لەبەر ئەوەی ئەمان لە سەرتاوە پیان نەوتراوە ئەمە بۆکو خۆیان ئاماژەی پێ دەکەن بڕیارێکی پێشوەختەیە لە ئێستادا خوێندکارانەوە ئەو خاوەن بڕوانامانە شەر شەقامی بەردەم وەزارەتی خوێندنی باڵایان گرتووە و جادەکەیان گرتووە ڕێگە نادەن کە هاتوچۆ بکرێ بەهۆی ناڕەزایەتەکانی و تا ئێستایش بەرپرسانی وەزارەتی خوێندنی باڵا نهاتوونە دەدرەوە و خۆیان ئاماژیشی پێ دەکەن چیا ژمارەیان زیاتر لە 300 خاوەن بڕوانامەی ماستەرە کە لە شارەکانی دیکەی هەرێمی کوردستانەوە لە سلێمانی و دهۆکیشەوە هاتوونەتە شاری هەولێر منەچمە لای بەشێکیان بۆ ئەوی بزانین ورتر زانیاریان لێوەرگری بۆچی ئەمڕۆی هاتوونەتە بەردەم وەزارەتی خوێندنی باڵا و داواکاریتان چییە؟ ئێمە ئەو ڕۆژێ مامۆستایانی تقریبان نزیکەی 2000 مامۆستای دەرچووی خاوەنی بڕوانامەی ماستەرین بەڵام لەبەرەوەی ئەو مەرجەنوێیە بەسەرماندا سەپێنراوە بۆ ئەوەی بۆ وەرگرتنی نازناوی زانستی. پێشتر لە مەرجەکە چەند مەرجێکی دەگرێتێک لەوان کە دەبێت ئاستی زمانی ئینگلیزیت 5 بێتن. ئێمە کاتی خۆی کە لە ماستەر وەرگیراون زۆربەی قوتابیانی سەلاحەدین و زانکۆی سلێمانی و زۆربەی زانکۆکانی کوردستان لەسەر ئەساسی بڕیاری ساڵی 2008 بووە کە ئەو بڕیارە چ مەرجێکی وای تێدا نەبووە. ئێمە کە وەرگیراوین بۆ ماسەر ئەو مەرجانەمان هەموو تێدا بووە بەڵام دوای ئەوە ئێستا مەرجێکی نوێیان هێناوە دەوێت 5 ئایلسی زمانی ئاستی زمانت هەبێتن. ئایلسی ئێستا لەو زروفە مامۆستا دەبینی لەو بارودۆخە ناخۆشە ڕێگری لە مامۆستا بکەی بۆ ئەوەی نازناوی زانستی ببێتە مامۆستا یاریدەر ئەگەر ئاستی زمانت نەگاتە 5 تۆ ناتوانانی ببێ مامۆستا لە زانکۆکان و پاشەوەی چەندین ساڵ خوێندن لە دەروی وڵات زۆربەیان لێرن. لەبەر ئەوە زۆربەی مامۆستاکان ئێستا ماهاتوونێت ئێرە داوای ئەوە دەکەین ئەو مەرجە لە سەرێمە جێبەجێ نەکرێت چونکە ئەو کاتی کە ئێمە وەرگیریان بۆ ماستەر ئەو شتانە ئەو مەرجە داوایان لە ئێمە نەکرد. جگەلەوە هەندێک زۆر مامۆستانەوەیان هەیە لە دەروی وڵات دەخوێنن یعنی ئەو دوو فاقییان و تەناقوزیە دژبەیەکە لە بڕیارەکە نابێتن چونکە ئێمە مامۆستاکان کە وەرگیریان داوای ئاستی زمانیان لێ کراوە کۆرسی کۆمپیوتەریان کردووە کە ئێستا دووبارە ئەو داوای دەکەن منطقی نییە. جگە لەوەش ئێمە تەماشا دەکەی زروفی مالی قوتابیەکان ئەو ئیمتیحانە بکرێت و خۆتی بۆ ئامادە بکەی بەلای کەم ئەگەر زۆر ینی خۆتمان دووکەی 6 مانگە تا 9 مانگت پێویستە. جگە لەوە 3000 دلارت بەلای کەم پێویستە بۆ ئەو ئیمتیحانە بتوانی خۆت ئامادە بکەی کۆرس وەرگری ئیمتیحانەکە وەربگری. هەروەها پێش ئێمە بە 2 مانگ مامۆستایان زۆر مامۆستا هەبوونیان بەبێ ئەوەی ئەو مەرجیان لە تەطبیق بکرد و نازناوی زانستیان وەرگرتووە. بەڵێ بنەچمە لای خوێندکارێکی دیکە کە لێرەدان چێ دەمێ بزانم ئەوەی کە خاوەنی بڕوانامەن بزانم ئێوە ئەم مەرجە ئەوەندە قورسە ناتوانن جێبەجێکەن؟ پێشەشی بەخێرهاتنی ئێوەی بەڕێز دەکەم کەناڵی NRT. ئێمە بەخۆی زۆرمان پێخۆشە فێری زمانی ئینگلیزی بین هیچ کێشەیەکمان نییە بەڵام ئەو بڕیارە کە بڕیاری 1986 بەڕای ئێمە لە چەند ڕوویەکەوە گەندەلی تێدایە. ئەوە بڕیارەکەیە کە ئەمە لە خاڵی یەکەم لەگەڵ ئەو بڕیارەداین خاڵی یەکەمی زۆر باشە بەڵام خاڵی دووەم گەندەلی تێدایە لەبەر ئەوەی لە چەند ڕوویەکەوە لە ڕووی یەکەمین ئەم بڕیارە پێچەوانەی ئەو بڕیارەیە کە لە یاسای ژمارەدەی ساڵی 2008 داهاتیە کە دەڵێتن لە مادەی 20دا دەڵێ مەرجە ئەو کەسەی نازناوی مامۆستا یاریدەدەری پێدەدرێ خاوەنی بڕوانامەی ماجستێریان هاوتای بێ و خولێکی شیاندنی بۆ پرۆسەی دەرزگوتنەوە بۆ ماوەی 6 مانگ سەرکەوتوانە ببڕێ کە مەرجەکانی بەڕێنمایی دەردەچن. ئەوە یەکەم. دووەمین گەندەلی دووەمین لەو فەرمانی وەزاریەی ئەوەیە هیچ ئەوە نەکرایەکەوە لایانی ئابووری مامۆستایەکان ڕەچاو نەکرایە. ئەو مامۆستا بەڕێزانە هەمووی بە تایبەتی ئەوانەی کە تایبەتمەندیان زمانی ئینگلیزی اختصاسیان زمانی عەرەبیە یان کوردیە یان دراساتی دیە کە اختصاسیان زمانی ئینگلیزیە پێویستیان بە پارەیەکی زۆرە هەتاوەکو لەو دەورانە ناجح بن سەرکەوتوانەوە بتوان بڕوانامەی تۆفل یان ئایلسی نمرە 5 بەدەست بینن. لەبەرەوەی لۆمە زۆر ناخۆش لەبەرەوە ئەمە داوا دەکەین ئەو بڕیارێوان هەڵبۆشێتەوە یانیش ئێمە نەگرتەوە. زان بەخۆم لە 2013 ماجستێرم بەدەستی ناو بڕیارە ئەمنیش دەگرتەوە.
یعنی معقول هەر بڕیارێک دەردەچی دەرێ لەو کاتە دەردەچی کە لەو کاتە جێبەجێ دەکرێت کە دەرچووە یعنی ئەوانەی پێشەمە هەموو ئەوانەی هەموو دەیانگرتەوە. بەڵێ چی ئامان لێرە گرفتێکی دیکانێ ئەو بڕیارە کۆمەڵێکی دیکەی ئەوانە دەکرێتەوە کە کۆنیش ماستەریان وەرگتۆ یاخود هەندێکیان هەبوو ماوەیەک پێش ئێستا ماستەرەکەی وەرگتۆ نێگرێتەوە بەڵام ئێستا هەندێکیان دەکرێتەوە وەکو خۆیان ئاماژەی پێ دەکەن جیاوازی هەیە لەوەی کە ئەو بڕیارە بەسەریاندا جێبەجێ کراوە لەگەڵ بەشێک لە خوێندکارەکاندا لە ئێستا بە پێی وتەی بەشێک لە خوێندکارەکان کۆمەڵێکی دیکە لەم خاوەن بڕوانامانە لە شارەکانی دیکەی سلێمانی و دووهۆکەوە بەڕێوەن بۆ ئەوی بێنە بەردەمی وەزارەتی خوێندنی باڵا بۆ دەبڕین ناڕزایەتەکانیان لە بەرامبەر ئەو بڕیارەی کە لە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی حکوومەت یاریمی کوردستانەوە دەرچووە بۆ ئەم خاوەن بڕوانامانە. بەڵێ چییە؟ بەڵای هێرش قادر پاملێری نارتی لە شاری هەولێرەوە سپاس بۆ زانێرەکان.